مامۆستا شەماڵی موفتی بەڕەحمەت بێ. مامۆستا شەماڵ دووبارە نابێتەوە بە ئاسانی بەڕاستی. من بەش بە حاڵی خۆم یەکێک لەو کەسانی کە سەرچاوەی معریفەی من بوو بۆ بانخوازی، ئەگەر بۆ بابەتێک هەبووە ئەگەڕامەوە سەر ئەو، ینی ئیسفادەم زۆر لێ ئەکرد و زۆرجار ئەگەر من دەربچمە یا دەربچم لە بەرنامەکان تۆزێ توند و ئەو بووم یەکسەر ئەو دێتەوە بیرم سلۆریەکەم کەمەکەمەوە. خی گەورە بەهشتی شادکە ئینشاءالله. من لە شتێکی تۆ ئیسفاد مامۆستا شەماڵ بەڕەحمەت بێ. مامۆستا شەماڵ دوو پێناسەیەکی یانەوەی کە لە تەلەڤیزیۆن و بەرنامە ئەیبینی قسەکە کە ماشاڵڵا یەک پارچە ئیمان و دووەم لەوەش مهمترەوەی کە تۆ لەگەڵی دانیش، حتا ئەو پیاوە لەگەڵی دانەنیشتایە ناتەزای، میش خۆم بەش بە حاڵی خۆم نەمەزانی، حتا لەگەڵی دانەنیشتم پیاوێکی زۆر عەجیب بوو، یعنی دڵی ڕەبتی با دنیاوە نەبوو. مامۆستا شەماڵ موفتی هەزار ڕەحمەتی لێ بیا ڕەبی. یەک لە شتەکانی کە لە ژیانم پێی سەرسام بووم دوو سیفەتی زۆر جوانی هەبوو. یەکەکیان ئینسانێکی زۆر نەرمونیان بوو، واتە حیلمی هەبوو، پاشان خوای گەورە عیلمی پێبەخشی، واتە الحلم قبل العلم. ئەو یەک لە سیفەتەکانی مامۆستای گەورەما بوو مامۆستا شەماڵ موفتی. دووز ڕۆژەکیان لە ژیاننامەی گوێبیستی بووم، دەستە رادیۆیەک بەرنامەی هەیە، کاتەکە دادەنیشی مایکەکەی لە پێش دادنێن چەند خولەکێک ڕادەوەستی و کابرای پێشکەشکار هەر دەڵێ مامۆستا ئێستاوا چینە ناو ئۆن ئەیر، یعنی عەلە الهەوائین لە پەخش داین، هیچ قسە ناکە، هەر دەڵێ مامۆستا فەرموو قسەی کە خەڵک گوێ لێتە، هیچ قسە ناکە. جاری سێ دەڵێ مامۆستا هیچ گرفتەکەیە، مامۆستا دەڵێ مایکەکە بکوژێنەوە ئەمە دەڕۆمەوە. دەڵێ مامۆستا چییە سەحەت تاوانێ؟ دەڵێ ناوەڵا هەموو جارێک کە بەرنامە پێشکەش دەکەم ژینگەی دڵم ئامادە ساز دەکەم لە ئیمان، ئەو قسانەی دەیکەم لە زوبانی دڵەوە بێتە دەر، ئەو ڕۆوە هەر هەوڵم دەدا دڵم ژینگەکەی بسازێنم لە زمانی دڵ قسەکانم بێتە دەر، دڵم ئامادە نەبووە لەگەر کەلیماتەکانی سەر زوبانم مطابق بی، لەبەر هەندێک کە دڵم ئامادە نامێ قسەیەک بکەم لە دڵم دەرنەسیت، داوا لێبوردن دەکەم. سوەوە مڕازعی خۆی کردەوە، ئەو ڕۆژی بەرنامەکەی پێشکەش نەکرد. ئەوە سیفەتێکی ئینسانی گەورەیە کە قسەکانی مطابقی عەمەلی بی لە قەلب.